دەم باش تەماشەوانە نێژا جارتان بۆ بەرنامەی مایکی خەڵک بخێر بێن بابەتەمە ئێرۆ تایبەتە لەسەر پرۆژێ قەرزên بچۆکێ دikare bêkaran bike xwedîkar di demekê de ku li yazdeyê çarê 2011 proje yasayekê li Parlemanê Kurdistanê derçû bû pêdana birê 15 milyon dînaran bu ewan gencên ku bêkarin û îradeyekê wan yê baş ye ku bikarbin ji van 15 milyon dînaran karekê bixwe peydakin û destê wan hebe ji berev pêşdebirina Jêrxanê Abûriya Herêma Kurdistanê û mifa ji taqa û ûşiyanênan bête wergirtin. Hîn dikarin li ser babetî serinca bûçinên xwe îro bêxine berçav. پروژەی قەرزی بچۆک ئایا ئەتوانێت بێکاران بکاتە خەوانکار ئەمە ناو نیشانی بابەتی ئەمڕۆ بەرنامەی مایکی خەڵکە دوای ئەم ناوبەرە لە خزمەت وەرگرتنی سەرنجەکانتان لەگەڵمان بن. دووبارە سەڵاتان لەبێ. پروژەی سندوقی پشتیوانی پروژە بچووکەکانی لاوان سەر بە وەزارەتی کار و کاروباری کومەڵاتی بینەرە بەرزەکان ئەمە یەکێکە لە ئەنکۆ دووەم یاسای ژمارە دووەم لە ساڵی 2011 یاسای سندوقی پشتیوانی پروژە بچووکەکانی لاوان لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان ئەم یاسایە دەرچووە. ئەم یاسایە بەوە دەرچووە کە یارمەتی ئەو گەنج و لاوانە بدرێت کە بێکارن و ئیرادەیەکی باشیان هەیە کە بتوانن ئەگەر یارمەتیەکە بێ بتوانن ببنە خاوەنکار و گەشە بەتوانەکانی خۆیان بدەن. لەسەر ئەم بابەتەوە واتوانن سەرنجە بچوونەکانی خۆتان بێخنە بەرچاو. یەکەم پەیوەندیمان ڕەواند لە شاری سلێمانی. کاک ڕەواند ئێوارەت باش. ئێوارە باش کاکارگیان. سوپاس. دەخۆشەوە بەرنامە جوانەوە لێکەم و دەستی ماندوو نەبوونی شاگوشم و سڵاوم بۆ هەموو کارمەندانتان. زۆر سوپاس. لەسەر بابەتی ئەمڕۆمان وەڵاهی کاکگیان ئەو پرۆژە بەڕاستی یانی ئەگەر بڵێنەوە قەرزی بچووکە ئەگەر لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێ بەڕاستی شتێکی زۆر زۆر باشە. یانی هەندێک کەنج هەندێک گەنج ئەوانەی کە لەژێر هێڵی هەژاریە ئەژین. یعنی معنەویاتێکە یعنی بڵێن پشتیوانیەکە لەوەی کە هەم معنەویاتی مادی و هەم معنەویاتی معنەویشە بێ بۆ گەنجانەی کە لەژێر هێڵی هەژاریە ئاژین. بەڵام ئەوە جەنابت فەرموود لە ئەو زمانەوە کە ئەو یاسا دەرچووە لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی جوانێ بە شێوەیەکی پڕ و یا بە شێوەیەکی پاکانە ینی ناکرێت جێبەجێ ناکرێت. یعنی من پێم وابێ لە هەرێمی کوردستان لەلایەنی ئەو پرۆژەی شۆکە لە پەرلەمانی کوردستان یاسای بۆ دانراوە ئەبێ جێبەجێ بکرێ پێم وابێ لە هەرێمی کوردستانە چی لەلایەنی وزارەتی کار و کاروباڵی کۆمەڵایەتیەوە بگرا چی لەلایەنی ئەو وزارەتە پەیوەنددارانەوە ینی پێویستە ئەوە ڕاستی بێ پێویستە هەموو کەسێک بگرێتەوانێ هەموو کەسێک نەکو جیاوازی بکرێت لە نێوان تاکەکانە لە کۆمەلگای ئێمەدا. ینی بەداخەوە من بە شێوەیەکی وا ئەیبینم کاکارگیان ینی من بەڵگەشم پێ هیچ کاتێک ناتمەتە سەر کەناڵی NRT بەبێ بەڵگە قسە بکەم. جیاوازیەکی زۆر لە نێوانی تاکەکانە ئەکرێت لە ئەم پرۆژە یاسایەیە. ینی من ئەگەر واستەیەکم هەبێ بە تەلەفۆنێک یان بە شتێک بەڕێوبەری ئەو فەرمانگەیە کە ئەو قەرزە بمنەیە بە یەک تەلەفۆن واستەیەکمە بگرێ بە دڵێەوە 15 میلیۆنەکە وەرەگرم. کوڕە فەقیر و کوڕە هەژارەیە بەداخەوە هاوکاری ناکرێت. بەڵێ کەواتە لە ئەم پرسیارە لە کاک سەربەسەکەین. کاک سەربەس لە شاری سلێمانی ئێوارەت باش. کەواتە ئەرکی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی هەموو بەرپرسیارانی سازیەکانی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستان چییە لەسەر ئەم بریارانەی کە لە پەرلەمانی کوردستان دەربچن؟ دەستخۆشی بەرنامەکە لێکم سپاس بۆ تۆش. وەڵی بەنسبەت ئەو تەوەرەی تۆ بە قوربانێ بوو ئەو قەرزی بچووکە بەڵێ ئەڵێن باشە بەس زۆر باش نییە لە کاتێکا کە زۆر کەسەیە بۆ 15 میلیۆنە ئەوێ ئیشێ بکات دەرینیانش بکات بە دوو مەرحلەیاتێ مەرحلەیە حوتینیەتە مەرحلە حوتینیەتە اینجا بۆشی تەخسیس کردووی ئەڵێن لە 15 ساڵەوە تا 35 ساڵ بەبێ ئەوەی فەرمانبەر بێیان لە کاری حکوومەتتا بێ. ئەگەر فەرمانبەرش بگرێتەوە فەرمانبەرێک پێویستی بەو پارەیە بێ ئەو قەرزە بشکۆلە لە مەعاشەکەی وەرگێتەوانێت باشتر نییە وەک لێ کەس بەس بەتەنیا بۆ ئەوان بێت. بەڵێ بەڵێ لەسەر ئەمان بابەت پشتیوان لە کەرکووکەوە. کاک پشتیوان ئێوارەت باش. سوپاس لەسەر پرۆژەی پێدانی قەرزی بچووک بە گەنج و لاوەکان لە هەرێمی کوردستان چۆن هەڵەسەنگێنی فەرمۆ. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکە من هەستم لێرەوە تەنها شتێک بڵێم وەکو گەنجێکی کەرکووکە ئێمە بەڕاستی خەمەکان زۆر زۆر گەورن لە کەرکووکە هەزاکەم زیاد لە سەرۆ بابەتە بڕۆم بەڵام تەنها ئەوە ناڵم بۆ سەرۆکی حکوومەت وە سەرۆکی پەرلەمانوە سەرۆکی هەرێم ئایا کەرکووک قوس و دڵی ئێوەیە چۆن گەنجی کەرکووکتان پێبەش کردووە لەم پرۆژەیە؟ من حەزەکەم تەنها ئەوە بڵێم ئایا بۆچی ئەوە کارەکەی چییە؟ ئێوە کرد بۆ قوس و دڵی ئێوەیەوە دواتە پارتیەکە لە هەرێمی کوردستان ئایا چۆن ئەوە بێ بەشەکەن؟
من حەزەکەم ڕاستی بزانم ئەوان خۆیان کەسایەتێک کەرگوو بە قوس و مەزانن ئەمە معناکەی چییە؟ بەڵێ کای پشتیوان هیوادارین سەرنجەکانت گەشت بن. کاک ڕەجەبمان لەگەلە لە ئاکرێەوە. کاک ڕەجەب ئێوار باش. ئێوارێتۆ لە ئارامی داوێت. کاک ڕەجەب زۆر جار ئەوترێت لە کوردستان ڕێژێکی زۆری بێکاری هەیە بەتایبەتی ئەو گەنجانێتانەت ئەوانەی زانکۆ پەیمانگەکان تەوا کردوون تا ئێستا فرسەی دەمەزراندنیان نییە. زۆر گەنجەیە خەوانتانەیەکی زۆر هەیە بەڵام ئابوووریان زایفە ناتوانن پرۆژە بکەنەوە. ئەم پرۆژانە پێدانی ئەم قەرزە تا چەند دەتوانێت ئەم گەنجانە بکاتە خاوەنکار؟ باڵێ دەست خۆش بێتن. بەڕاستی ئەمە کارێکی زۆر باشە بۆ ئەو گەنجانەی کە بێکارن کە بتوانن خۆیان کارێک بۆ خۆیان بدۆزن و ئەمە شتێکی زۆر باشە. بەڵام بەبێ جیاوازی ئێمە بە چای خۆمان دەبینین ئەم دەچێکە خزمی فلان و فلانە وەردەگرێتن ئەمەی ترش لە دەرکەی دەرێ دەمێنێتەوە. پێویست دەکەتە حکوومەتی ئێمە کە بڕیارێک لە پەرلەمان دەردەکە جێبەجێی بکە نەک تەنها بڕیارێکە و دەرەچێ و خەلاص بۆ هەندێک کەس سوودی هەیە بەڵام بۆ هەندێک کەس سوودی نییە. پێویست دەکەن بۆ هەژارەکان سوودی هەبێ دوای تر بۆ دەوڵەمەندەکان بەڵام ئێمە و بڕیارە دەبین بۆ دەوڵەمەندەکان سوودی هەیە بۆ هەژارەکان سوودی نییە. بەڵێ بەڵێ لە سەرمان بابەت خەمبارمان لەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش ئەگەر دەنگی تێلەڤیزیۆنێکت کەسکەی بۆیە باشە خزمەتی جەناب بکەین. باشە بەسەر چاو ئەم کاتەوە باش هەموو کاتێکت لەسەر ناوەڕۆکی بابەتی ئەمڕۆمان فەرموو. بەڕێز وەڵی سەبارەت بە و قەرزەی کە بە لاوانە درێ ئەمە ئیشێکی باشە یعنی پرۆژێکی باشە بۆ گەنجان و لاوان. من زۆر بە باش ئەزانم بەڵام بڕیارێکی تریش دەرچووە سەبارە بۆی کە مۆزاف نەگرێت و ئەمە شتێکی باشە چونکە مۆزاف کاتە ئیشێکی هەیە یعنی ناکرێت ئیشێکی تریشکە دەیان گەنج هەیە کە لەم ڕۆژەیە بێ ئیشە حەقەوانە بگرنەوەنی ئەو بڕیارم زۆر بەدڵە بەڵام هیواداریشم کە بێ جیاوازی هەموو گەنجە بگرێتەوە یعنی جیاوازی نەکرێت لە بینی کوڕە مەسئولێ یاخۆ کوڕە فەقیرێ من کوڕە فەقیرەکەم جیاوازیم نەکرێت لەگەڵ کوڕە مەسئولەکەیان کوڕە دەوڵەمەندێ. بەڵێ تەماشاوانی نجا مادەی حوتەم لەم پرۆژە یاسایە ئەڵێ یەکەم پێدانی پێشینە بە لەوان یان بە کۆمەڵەلاوێکی بەشداربووی بەپێی ئەم مەرجانەی خاراوە دەبێت وەکو زانیاری بۆەوەی بەڕێز پێویستە لاو بێت و هاوڵاتی و نیشتەجێ هەرێم بێت نابێت کارمەند بێت لە دەستگای حکومیەکان پێویستە خەوان توانای داڕایی لاواز یان سنووردا بێت هەروەها هەسەنگاندنی سوودی ئابووری ئەو پرۆژە بە نیازی ئەنجام بدات لەلایەن ئەنجومەنی بەڕێوەبردننی سندوقەوە دەکرێت دەبێت پرۆژەکە لەلایەن بەڕێوەبردننی سندوقەکە تومار بکرێت. دووەم ئەڵێ پێدان و وەرگرتنی پێشینەکە بەپێی ئەو بەرزەفتانەی ئەنجومەنی بەڕێوەبردننی سندوق دەبێت. لەسەر هەمان بابەت فرمێسمان لەگەلە لە چەمچەماڵ ئەم کاتەوە باش سوپاس. ئەم پرۆژەیە تا چەند دەتوانێت لە کوردستانە گەنجەکان بە تایبەتی بکاتە خاوەنکار و بکاتە خاوەن توانایەکی بەرەمهێنەر؟ وڵی بەڕێزکەن ئەگەڕەکەم دێ من چەند قسەیەکم پێش لەسەر تەوەری بەرنامەکە بۆڕۆم هیوادارم قسەکانیشم پێ نەبڕی. بەڕاستی من زۆر دڵم پڕە لەم حکومەتە هەرچی بڵێ ئازادی نەداوە بە خەڵک هەرچی بڵێ ژیانی نەداوە بە خەڵک بۆیە لێرە شۆڵم سەد خۆزگا بە سەدام خەڵکی ئەو کوشکی مابارانێ کرد بەڵام ئەمانیانەیە خەڵک بۆ کوژن بەچی بۆی دێمە کارەبیان لێ بڕن ماقۆڵە تۆ ساعت دوڵندی نیوڕۆ کارەبا و لێ ببڕێ ساعت دوڵندی شەو کارەبا و لێ ببڕێ بۆەوەی ئەو نەدەن بە خەڵک. ئێمە لە شاری تمتوان جارێ هەفتەی جار هەومان دێتەوە ئەژدو ساعت ئەومان نادەنێ ئەمە چی ژیانێکە سەدام نانێدا پێمان ئایا دا پێمان ئەگە هەر زۆر داغ لە دڵ وایە زۆر داغ لە دڵ وایە کیمە بارانێک کردین ببورە فەرمێسخان دیارە کاتی پێویستمان پێدەی بۆی سەرنجەکانی تایبەتی خۆت نیشان بدەیت لەسەر ناوەڕێکی بابەتەکەمان ناوەڕێکی بابەتەکەشت وەکو چۆنتیان پێشینەی خانوبەرە نازام لە 15 میلیۆن نەکرێتەوە بە 20 میلیۆن بەڵام زۆر بەداخەوە هیچ بڕۆ ناکەم وەکو هاوسەرگیریەکەش من زۆر کەسە هەیە کە زەواجی کردو چۆتە دامەزگاکانتیانە جارێ و پرۆژەی جێبەجێ نەکراوە 2 ساڵی پێ چەند جار جێبەجێکرێ ئەم پرۆژەش کە بڕیار کرد دەرکراوە 2 ساڵی پێ چەند جار جێبەجێکرێ من هیچ دڵەکەم بەم پرۆژەی خۆش نییە چونکی هەتی پرۆژەی کردووە لەم پرۆژێ گاندەڵتر بووە هەرچی شتێکی کردووە لەمە گاندەڵترەوە ئەوێ بەمە دەمکوتی خەڵکی بکات کە ئامانە من خزمەتی گەنج و لاوەکەم گەنج و لاو ئەوەی نایە تۆ پارەی دێتێ بە قەرز گەنج و لاو ئەوەی وێت تۆ 20 ساڵ تەلەبە بیت بخوێنی ماقۆڵ نییە تۆ لە ماڵۆدانیشی کرێکاری بکەیت ماقۆڵ نییە تۆ بە 5 میلیۆن. باڵێ فەرمێسخان سوپاس پەیوەندەکەت دیارە خەڵکێکی زۆر لە سێری پەیوەندیە لەسەر ئەمان بابەت بەهێزمان لەگەلە لە شەقڵەوە ئەم کاتەوە باش کاک بێز پێت وایە ئەم پرۆژەیە بتوانێت لە کوردستانە هێزی کاربەرەوە پێشەوە با لە کاتێکە کە لە کوردستانە زۆرترین ڕێژێ مشەخۆر هەیە ئەم پرۆژە تا چەند یارمەتیدار بێ بەوەی بەڵێ پێم وایە ئەم پرۆژەیە کارێکی زۆر باش بێت بۆ گەنجەکان بە تایبەتی شەقڵاوە
ئێمە وەکو گەنج شەقراوە دەستخۆشی لە ئەم پرۆژەیە دەکەین دەستخۆشی لە ئێستا شارێم و زەناوی حکوومەت گەرەفسارا دەکەین دەتوانێت سوودمەند بین لەم پرۆژێ هەموو گەنجەکان. بەڵێ کاکی ڕێگەر لە باژارە دۆکێ ئێوار باش حاڵە باشێ زۆر سپاس کاک ڕێگەر سەبارەتی ناڤارۆکە بابەتێ مە ئێرۆ پرۆژێن قەرزێن بچووک تا چەند دکارە هێزەکار لە کوردستانی پەیدا بکە گەلو بله بله بشکی بریارچه که دست خوشی تا برنامه جدید کم زۆر سپاس صبر بسیارته ایجا که زور بیکاری باجر دو که طیبت هست یعنی مدرد مزانی بکا یعنی افروجه یا سایه کدش یعنی چه بالا وگن سرون کس اول بیکار بەێ کایک ڕێگەرە سێ بوتە مادە هەفتەم خوێنم لەvە پرۆژێک و دەبێژە پێدانە پێشینە بلاوانیان بە کۆمەکە لاوێن بەشداربووی لە گورڤانمان جن خارێدە بە ئەvە مەرجێتێنە یەک پێویستە لاو بیت و هاوڵاتی و ئەکنجی هەرێمە بیت نابیت کارمەند بیت لە سازیان حکوومەتێ هەروەها پێویستە خودیە شیانەکە داراییە لاواسیان سنووردار بیت و دەبێژە سەنگاندنە مەفای ئابوووریە vی پرۆژێ بژوانێ ئەنجام بدە جاریە جڤاتە پرێڤەبرنە سندوقی دێتەکردن دەبێ پرۆژە جاریە ڕێڤەبرنە سندوقی بێتە تومارکردن ئەvە مەرجن بله جی چند اما مثال جی چند یعنی پروژه هاتا جی گریتم 16 دناوبەینە 16 بۆ 35 ساڵیە بله بله سیدا بەێ سپاس بوده سەرچاو ێوار باش کاک سەدیق لە ئاربەتەوە لەسەرمان بابێت ئێوار باش کاک سەدیق چۆنی باشی بەڵێ فەرمو لەسەر بابەتەکەمان برا گەورێ کاکە من پێشمەرگەیەکی یەکێتی بووم بەڵێ زامار کراوم لە ناوی کێتیشە ئامر مەفرەزە بووم وەدەوە ئاوەش کراوم بۆ ئامر کرد دەستێ شومەتە لای بڵێ مەلا بەختیار هەر جوابی ناومەتەوە شومەتە لای عیماد ئەحمەد جوابی ناومەتەوە تایبەت لەسەر بابەتەکەمان تکایە کاک شەفیق گیان تایبەت لەسەر بابەتی ئەمڕۆمان فەرموو وڵا بابەتی ڕۆمان بەسەوەی هیچ شتێکیان بۆ نەکردوم ئیتر نەجاشێتیم کردووە و نە بەعسایەتیم کردووە بەڵێ گای شەفیقی وەدارن سەرنجەکان گەشت بن سپاس پێیان دەکات شکارمان لەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش سپاس کا شکار سەبارەت بە پرۆژەی پێدانی قەرزی بچووک بەلاوان لە ئێستادا پێویستە چی بگرێت پێویستە دام و دەستگە فەرمیەکان کە لە 16 ئەمانگە دەست بە دابشکردنی فۆرم کراوە لە هەرسێ پارێزگەکە یاریمی کوردستان بەڵێ ئەگەر بێت و ئەم پرۆژەی کە حکومەت دایناوە پرۆژە قەرزی بچووکەکان ئەگەر بێت بۆ یاری خۆی تەبلیغ باوەڕ ناکەم زۆرگە سوودمەند دێ کە بەرەو بەعزێ مەرجی داناوە مەرجەکان قابلی ئەو گەنجە نییە کە بتوانێت ئەوی شە بکات ئەوە کاراسانی چیان کردا بۆ گەنجە على أقل لم ماوەیە تەزم شانیایی دەبێت خاوەنی 40 ملیۆن دینار بێت کابراگە خاوەنی 40 ملیۆن دینار بێت پێویستی بۆ قەرزێنە ڕای دێت ڕایکێشێت ئەمەش وەکو بڕیارەکانی پێشویانە قەرزی سلفەی زەواج قەرزی عقاریش هەر بۆ بابەتانی شتێکی ترنی هەر بۆ سەواشەکردنی خەڵکە بەڕای من بەڵێ کەسیش سوودمەند نابێت لە باوەڕ لەو باوەڕێیانیم ئەوەی فەقیر بێ سوودمەند نابێت بەس دەوانێت دۆڵەمەنەکە بۆ خۆیان با زۆر ئاساییە بەڵێ هەردی لە کەرکووکەوە لە گەرمانەکە کردی ئێوارەت باش ئەم پرۆژەیە تو چۆن هەڵە سەنگینیت پێویستە سنووری ئەم پرۆژەیە لە چارچۆی هەرسێ پارێزگاکانی یاریمی کوردستان ئێوە پێتان خۆش بووەکو ناوچەدا بڕاوەکانی یاریمی کوردستان ئێوەش گرتبەوە ئێوارەی تۆش باش دەستخۆشی بەرنامەکە لێکەم بەڕاستی ئەم پرۆژەیە بەڕای من کارێکی زۆر باشە چونکە بەڕاستی زۆربەی گەنجان لێ سونەن دەبن چونکە ئەم پرۆژەیە گەنجانی ئێمە خۆ دەزانی بە زروفی کوردستان زروفێکی ناهەموارە گەنج توانای کارکردنی کەم بۆتەوە لە ڕووی دەرونیەوە بەڕاستی گەنجی ئێمە زۆر وێرانە بەڕاستی بەس بەداخۆ ئێستا و برادەرش کە ئێستا پەیوەندی پێتانەوە کردی بەداخۆ خەڵک لە سەرۆکی ئێرە مەڵێ دڵی کوردستان و سەرۆکە ماڕەڵێ قودسی کوردستان بەڵام ئەم بودجە بچووکە بۆ گەنجانی کەرکووک دانەنراوە بەڵام بە شتێکی زۆر باشە چونکە هەرسێ پارێزگاکە خەچێکە باکەرکووکیش بگرێتەوە خۆ کەرکووکیشێکی کە لەو پارێزگانە و کوردە و ئەڵەن کوردەوە ینی بۆ کورد کەرکووک نەگرێتەوە بەڵام فەڕای کارێکی باشیان کردووە گەنجێکی زۆر لێ سوودمەند دەبێت ئەو برادەر ئەڵێ دەوڵەمەنەکان لێ بە سوودمەند دەبن لەخۆ بەس پێ ئیش بە دەوڵەمەنەکان نیە جاخۆ دەوڵەمەنیش گەنجە و خۆ فەرقی قەناعەت ناکەم جوازێک نافەقیر و دۆڵەمەند هەبێ بەڵام هیچ شتێکی باشە و
دەستخۆشی بەرنامەکەش لێکم. بەڵێ سوپاس بێستممان لەگەلە لە سەی سادق کاکی بێستون ئێواری جەنابیشت باشە ئەم پرۆژەیە پێویستە سوپاس پێویستە ئالیەتی جێبەجێکردن ئەم پرۆژەیە چۆن بکرێت و چۆن سەرەی بکرێت و چۆن ئالیەتێک بێت کە هیچ گەندەلی و واستەکاریتیان نەبێت. بەڵێ هەرچەند من تۆزێک شەبەکەی موبایلەکە تەواو نییە جوان تێ ناگەم لێتان یان تەلەڤیزیۆنەکەتان لەگەڵ دەستخۆشیم بڵێ ئێستا دەنگی تو باشێت ئێمە ئەگەر دەنگی ئێمە بێتە جەنابەت دەنگی ئێوەی شەر باشێت لای من بەس لە موبایلەکەەوە دەنگتێ بەرحاڵ فەرموو لەسەر بابەتەکە بەڕاستی ئەم تەجروبەیە کە حکومەتی هەرێم ئەم پرۆژەی بچووک و یان ئەوەی ئەقار بەڕاستی من دەستخۆشیان لێ کە شتێکی زۆر باشە فەقیر ئیسفادەی لێکە ئەگەر ئەو برادرانە زۆر ڕەش بینن بەڕاستی من زۆر بێتاقەتم لەوەی کە خەڵک بەو شێوەیە تەرکیزە خاتە سەر ئیشە جوانەکانی حکومەت تەرجیعی ناکەن تاڵپشتی ناکەن دەستخۆشی لێ ناکرێ بۆ هەتیشتە جوانەکانە بە ناشرینی ئەبیندێ قەت نەبووە یعنی بەڕاستی من ئەوانەی کە ئەیبینم دێهاتەکان ئاوەدان بوونەتەوە ئەمە شتێکی باشە ئێمە دەستخۆشیان لێ بکەین بۆ شتی خراپ بەڕاستی ئێمە بڵێن ئەوانە با نەکرێ خەڵک بە تەجروبەیەکی حیاتی چونکە ئەم ئیدارەی ئێمە ئیدارەیەکە پارتیوێکێتی تەجروبەیەکی پیشانی دنیای دەرەوە دنیای ئێمەیەدەن لە ڕاستیام حکومەتەی ئێمە حکومەتێکی خۆماڵیە کەی لە هیچ شوێنەیەک دیانی پیاننراوەم حکومەتەی ئێمە لە ڕاستیام هەموو ئیشە جوانە ئەکا خەڵک ئاوا بۆ شێوەیە سەیرەکە نازانم یعنی بۆ نەڕەش بینین ئێمە بەڵێ کاکی بێستون لە سێستا سوپاس پێیان دەکەت تەماشەوانی نێژان هاژی دەبزانین لە دووەکی خەڵکی لەسەروی پرۆژەی چاوە خەبەر دەگەلو فەرمۆن پزرا من اف پیشنهاد هاتیه کردن ویدم که قسط 15 میلیون بو گنجان ما 4 سال دا کارک زور باشه هاتیه کردن بو گنجان ده بیتا هاندارک پتر آرشید گنجان بینچاره سر کردن بس پیشنهاد که اف 4 سال بجم کی من هکر و 4 سال دا حکومت یعنی وکی سلفی کدا 15 سال 10 سال پیشا گفتی بیتا زیاده کردن ده باشتر شولی گنجان رو بشید برأيي من اف سلفا بو گنجان گلک باشه دی بیکاری کم کتن بله برأيي من اف بیت دریش کردن بو هندی چتره کووی سلفی نکو موی 4 ساله دا اف ساله بینه زیده کردن خود برأيي من بخو گله باشه چون که گلکتن حس کن شولک بکن و چه دستی دانیه جا گلک باشه برأيي من نکردم درشتر بید بو یه کسی باشه مبلغی که باشه نه کمه همشین بیشین 15 میلیون بس بو مدی هفت هی وکرای از بیشم آن بو هفت سلفات و بدی کد باش رجع کی بحقی از بیشم کمه همشین بیشین همی گنجی یه رنج برای آن دشت شولکی وسط از خوبه اینتن بی پاره همی رجع کرده و زیاد پاره خود زیاد لکت اوج آریشه شین بیشتر که هر اوی پاره سر هفت سلفا بین خارج دیبیته تقریبا 300-400 هزار برای من هک پتل بکن موای دی چتر بیتن بو گنجی دی شت پتر دهوی کاریا گنجی کردن لگور بچونین دوکی هاتین پیوسته گنجی خودان اراده کی پیز کار کردن بید ولی تماشاوان نجال سرمان و بعد گوران لچم شمال مان لگه لکای گوران ورد باش دەستخۆشیان بەرنامەتانێ دەکەم زۆر سپاس بەڕاستیان بەرنامەی لە جێی خۆیەتی من نەمەوێت پێشەوەی بێمە سەرتەوەرەکە ڕوونکردنەوە لەسەر ئەو خوشکە بەرەزەی پێشتر فێنەخەو فەرمیێسر خان قسەیەکی کرد بەڕاستی من پێم ناخۆشە گەنجی کوردوا بیرکاتەوە باسی سەدان بێنێتە بێشەوە ئەگەر کەس و کاری ئەنفال بێ بەداخەوە ئەو کەس ئەو خوشکە بە خەڵکی چەند سەماڵ نازانم لەبەرەوەی ئەگەر خەڵکی چەند سەماڵ بۆ ئازانی ئەنفال لەم ڕۆژاتی بەسەر هاتووە ئێمە ئەگەر حکوومەتەکەمان دەسەڵاتەکەمان چەندێک گەندەڵ و چەندێک خراپ بێ نابێ بۆ شێمە قارنەی سەدام حوسێنیکەین لەبەرەوەی لە هەموو وڵاتێکا دار بۆ وایەنراوە سەدام حوسێن کەسێکی دیکتاتۆرە و میلەتەکەی خۆی خۆش نەویستووە بەڕاستی بەداخۆم بەڕاستی من گەیشتمەتە قەناعەتێک گەنجی ئێمە قەناعەتی نییە گەنجی ئێمە ئیتیمای نەتەوایەتی تیا نییە گەیشتە ئەو قەناعەتی کە ئافرەتی ئێمە خاوەنی من وەک گەنجێک لە شاری چەمچەماڵە وەک بیستو بێتم ئەگەر نەشم دی بێ
ئافرەتی مەخاوەنی هیچ ناموسێکی خۆمان نەبووین لە عاسی سەدام بەڕاستی سەدام ئەیتوانی نانمان لێ ببڕێ ئێمە خۆم لە ڕێی خەت کرد و قاتەخسێتیم کردو بەڕاستی بۆ 2000 لەو خەتەیە لەوانەیە دوو ڕۆژ سزن کرابێتم لەوانەیە 10 دقیقە کرابێتمە ژوورەوە بەتەمای خۆم نەبووبێتم بەڕاستی کە ئەو خوشکەوای بێزەوەی بێمە سەرتەوەرەکە ببوورێت لە کاتانەگەم ئەو خوشکەکەوای ود من گەیشتمەتە قەناعەتە گەنجی ئێمە ئێستا زۆری ماوە بیر لەوە بکاتەوە ئەبێ گەنج وان نەبێ ئەبێ گەنج بیر لەوە بکاتەوە حکومەت خراپە بەو شێوە تونیە بەرامبەر حکومەت نابم هەوڵەدەم ئەوەی خراپە هێنمە بەرەوە ڕوێشتان هیچ تێ نەبووە تەنا فۆڕم پڕۆکەوە خەڵکەڵێ باوەڕم بە حکومەتە نیە دەبات چاوەڕێ بکە بزانین چی ئەبێت ئەگەر کاتێش تێ نەبوو ئینجا ئەو کاتی ئێمە جوابێکە دێنەوە کاتی ئێمە وەکو گەنج نەک بە تونوتیژی بینە سەردا دەمانگرتن بەڕێی من لە هەموو باش تێ باشترۆک لێکم مزاهرێ بکەم بچمە سەر شوێنیان بچمە سەر بارەگایەکی حیزبی حزب پەیوەندی بەوە نییە بەڕاستی دایرەیەک بەسکەی فەقیر لە حیزبە بەسکەی فەقیر شورتەیە ئەوانەی کە هەمی شورتەن و ئاسایشن هەمی بەسکەی فەقیرەوە دۆ خەڵکانە ئەگەر ها بتونی لەگەڵ بەو شێوە و بۆ شێوە ڕقیە لەگەڵ حکومەت ئەو سێ حکومەت بکرێ بەڕاستی حکومەتی هەلێکی لەبەردەستە ئەبێکەوەی بڵێ کاکەوە بۆ شێوەیە لەگەڵ ئێمان معاملە کرد لەوانەیە ئەمی ژاوا بۆ شێوە جارتام دادەوە ببوورە داوای لێبوور نەکەم بۆ خوشکرد اینجا من بۆ کای گۆران گارە خەڵکێکی زۆر لە سەیری پەیوەندیە ببوورە سەرنجەکانت گەشتن ئێوار باش هەروەها ئازاد لە کەرکووکەوە لە گەلمانە کاک ئازاد ئەم کاتەوە باش کاتت باش دەستخۆشی ئەو بەرنامانە لێکم کەوا ڕۆژ لە ڕۆژ بەرنامەی زۆر چاک و باشن زۆر سپاس لە کەرکووکەوە پێشتر پەیوەندی هاتن ناوانگی لێەوەیەکەن کە ئەم پرۆژە ئێوە ناگرێتەوە بۆ ئێوە ناگرێتەوە داواکاریتان چییە لە حکوومەت یاریمی کوردستان لە کاتێکا کە بەپێی سەرچەوە مێژووکیەکان کەرکووکیش بەشێکی دانەبراوە لە کوردستان بەڵێ وڵای خۆی زانی چۆنە ئەو یاسانی کە دەرێتێت لە پەرلەمانی کوردستان دەربارەی سلفەی هەڵسەرگیری عقاری ئەوەی کە دەدرێت بە گونجشینەکان ئێمە ناگرێتەوە دەورەکانی دێهاتەکانی ئەتراسی کەرکووک ناگرێتەوە بۆ نمونام سلفەی کە 15 میلیۆنە شتێکی باشە حکوومەتیدا گەنج بۆ خۆی توانێت بکانێدا بنێ و سەرقاڵی ئەوە بێ کار و کەسابەتی خۆی بکە دەستخۆشی لە حکوومەتەکەین لە ڕێی تەلەڤیزیۆنەکەی ئێوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کابینی شۆش بەڕێز دکتۆر بەرهام کە با بڵێن نەحەی شوان و قەرانزیری شەگرێتەوە ئێستا کەوتۆتە زمینی ئەوەی کەوا ئەو یاسانی لە کوردستان دەرەچێت گرێتەوە نەحەی کردی و هەکانی کەش بگرێتەوە تر هیوادارین تشتی باشتر لە حکوومەت ڕەچاوەکەین ڕەشبین نیم وەکو کەسێک ڕەشبین نیم و لەناو کۆمەلگەشە گەنجان زۆر بخۆشن بەوەی کەوا حکوومەت هاوکاریانەکە هەبێ باشترە لەوەی نەبێت گەنج بڵێن بەڕاستی ناچارە بێ ئەچێتە شوێنێک وەکو چایخانە وەکو ئەو شوێنانەی پارچێک کە بخۆی کاتی خۆی بەسەربا بەڵام ئەگەر حکوومەت سلفەی بداتێ هەنگاوە نیە بۆی دوکانی شتێ بکات کار و کەسابەت بکات نەک مەشغوڵ بێ بە دانیشتن لە چایخانە و لە پارکەکان بەڵێ کاک ئازاد سپاس بۆ سەرنجەکانت سۆرانمان لەگەلە لە شاری سلێمانیم کاک سۆرانم کاتەوە باش ئەم پرۆژەیە تا چەند دەتوانێت ئەو ڕێژە زۆرەی بێکاران بە تایبەتی لە ناو گەنجەکان بکاتە خاوەنکار و ئیرادەی کارکردن لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بەت بەوەی بنیە تەحتی کوردستان زیاتر گەشە بکە بەڵێ کاک سۆران کاک سۆران لە شاری سلێمانی دیارە لەسەر هێڵی پەیوەندی نەماوە کاک هەوار لە هەولێرەوە ئەم کاتەوە باش کاک هەوار ئەم کاتەوە باش بەڵێ جێماڵێتە جۆلەمە کاکە بەڵێ زۆر بە باشی فەرمۆ عفو بەنسبەت ئەو شتێکە لەم ئەخیرە بڵێن کە دەرچوو ئەو پرۆژەیە شتێکی چاکە بەڕاستی بەڵام خۆی شتێکی گرنگ هەیە لێرە ئەوەیە کە هەر جۆرە پرۆژەیە کە ئەخرێت بزانرێت تا چ ڕادەیەک هەدەفەکەی پێکاوە تۆ لە ڕاستیە کە پرۆژەیەکی پێشکەشەکەی گرنگەوەی لە دوایەوە دیراسە بکەی و هەدەفە کە لە پشت ئەو پرۆژەیە پێکاوێتی یانی پێکاو چکە لە ڕاستی ئەگەر نەی پێکابێ نەبوونی باشترە بەهەرحاڵ زۆر پرۆژێتر هەیە چەند گوێم لە چەند برادەرێک بوو لە کەرکووکەوە پەیوەندیان کرد یانوت بۆچی لە شمولی کەرکووک ناکە ڕاستی ئەوە خۆی ئەتوانم بڵێم ڕێزمێ بۆ کەرکووک ناحەقیەکە چونکە لە ڕاستیە پرۆژەی ئەم پرۆژەیە لەسەر بودجەی هەرێمی کوردستان جێبەجێ کراوە ئەم پرۆژەیەش لەسەر ئەو بودجەیە کە جێبەجێ کراوە خۆی تا ئێستا کەرکووک بەپێی بودجە بێت عایدی هەرێمی کوردستان نییە عایدی بەغدادە کە ئەمەش ئەتوانن سود زیاتر لە حکوومەتی عێراقی وەرگرن بۆ بکارە چونکە پرۆژەی ئێرە مەحدودە بەنسبەت ئەو پرۆژەیانەش کە ئەکرێت بەڕاستی لەم ماوەیە چەند پرۆژەیەکی چاکراوە و هیواداریشم بەردەوام بێت هیوادارم کە
هدفەکەی ببینرێت یعنی لە داهاتوە. بەڵێ لە سەرمان بابەت هێمنمان لەگەلە لە شاری کەرکۆی کەم کاتەوە باش کاکێ من ئەگەر جێبیسە قسەکانی کاک هاوار بێلاو لێرەوە فەرمو تێبینیەکانت. ئەم کاتت باش هەموو کاتێکت سەبارەت بۆ پرۆژەیە بەڕاستی ئەم پرۆژەیەکێکە لە هەنگاوەکانی کابینەی شەش دەستخۆشیان لێکەم و پرۆژەیەکی باشە پێم وایە دەتوانێت ڕێژەیەکی باش بێکاری گەنجان چارەسەر بکات و سەبارەت بەوانی کە ئاماژەیان بۆ ئەوەندە جیاوازی لەوە گەنجاناکرێت پێم وایە بۆ شێوەیە نیە کەوەی مەردەکانی کەدا بێت دەتوانێت قەرزەوە بگێت سەبارەت بە وتەکانی فرمێسکانیش پێم وایە زوڵم و زۆری ڕژەی باسی نەبینیوە بۆیە ئاواتەخوازی گەڕانی سەدامەکات بۆیە زۆرستا. بەڵێ تەماشاوانە نێجا پشتی وێناو بەڕێجاردن لەسەر هەمان بابەت ئەم بە هەڤڕاینە. وەلێ تەماشاوانە نێجا لە 11 چاری 2011 یاسای ژمارە 2 یا سندوقە پشتەوانیە پرۆژێن بچووکێن لاوان لە هەرێما کوردستانی لە پەرلەمانی دەرچوونها دەست بە دابشکردنا فۆرمان دەهێتەکردن بۆ پێدانا قەرزان بچووک بە لاوێن کو تەمەنیان دنابێنە 16 ساڵ بۆ 35 ساڵیەدایە. لەسەر هەمان بابەت سالار لە شاری سلێمانی لەگەلمانە ئەم کاتەوە باش ئەم کاتی جەناب باش زۆر سپاس لەسەر بابەتەکەمان فەرمۆ. دەستخۆشی بەرنامەکەلیەکەم هیوادارم هەموو ئەم بەرنامانەی جەنابتان ببێتە مای دڵخۆشی بۆ هەموو گەنجانی کوردستان. ئێمە شیواداری فەرمۆ. بە سەبارەت بۆ تەوارە من دەستخۆشی لە حکومەتی هەرێمەکەم بەڵام ئەگەر ڕۆتیناتی تێنەکەوێت و کۆمەڵێک خەڵک مستەفید نەبێ و ئەوانی کەوا هەوڵێن و بشنە ناو بەرنامەکەەوە بە پەلەشتێکیان دەستکەوێت هیوادارم لە چینی فەقیر و هەژارەوە دەست پێ بکە. ئێستا ئەڵێن گوایە ئەو کەسانی کە فەرمانبەریشن بەڵام حکومەت پێ نازانێ ئەچێ داوای قەرزی بچووکەکە و هەمان کاتە مەعاشیشی هەیە. ئایا چی میکانیزمێک دانراوە بۆ ئەوەی کەسێک ئەگەر لە شوێن و کارێکی تری هەبێت لەو قەرزە مستەفید نەبێ. بەڵێ بێگومان پرۆژە یاسایەک کاکی سەلار پرۆژە یاسایش ئەمەیە چەند مەرجێک داناوە لە مادەی حوتەم و مەرجەکانیش پێشترمان خوێندەوەی کە ریجانە بجێلێ بەلێ فەرمۆ. بەڵێ عەفو من ئێستا لەو هەموو شقەیە کراوەتەوە هەموو پرۆژەی حکومەتی هەرێمی کوردستانە کۆمەڵی خەڵک ڕۆشتووە کڕیوێتی دەوڵەمەندەکان کڕیوانەوە یەن بەکرێ بە خەڵکی فەقیر و هەژار بێ خەڵکی فەقیر و هەژار ئیسفادی نەگرەوە ئەگەر ئەم پرۆژەی قەرزی بچووکەش هەمان بەرنامە هەمان پرۆگرام بێ بەڕاستی خەڵکی فەقیر و هەژار هیچ ئیسفادێکی لێ ناکەن. هیوادارم لە ئەم بەرنامەی جەنابتانەوە بۆ حکومەتی هەرێم ڕوون ببێتەوە کەسانی بێکار و کەسانی فەقیر و هەژار مستەفید بن لەم پرۆژەیە و خەڵکانێک کەوا ئەتوانن کار و کاسبی خوان و پار و سەرۆت و سامان و یا فەرمانبەرن یا لە هەر پرۆژێکیکە خۆیان ئیشیان هەیە نەبن بەمایی یانبڕینی خەڵکی و زۆر سپاسی جەنابتانەکەی. کاوامان لەگەلە لە باژارێ ئاکرێ کای کاوێڤار باش. ئێڤار باش. ئەس باوەرم شازدەوێمە هەیە دەست بە دابشکردنا فۆرمان ناتەکردن لە دووکێژی بە سەدان گەنج فۆرم پڕکردنە گەر و لە ئاکرێ چاوە بوو بۆ پڕکردنا فۆرمێن پرۆژێن قەرزێن بچووک بگەنجان. بەڵێ بله سپاس دستخوشی به برنامه تکم راستی برنامه که جه خوده وردشن بجم معنی برنامه ناف دلی همی کسی به جه خوبه کدیم راستی اف دانا وان فرما وان جار سیستم ویدیو و حکمت حرمی کو یکیش دشین بجین یکیش شارکسازیت حکمت آمانم دستخوشی لید کن راستی شو کلا کی باشه چون که اوا چینه که گیری تا او چینه حطانو تا دابریه لهمی فایده که اشبه حکمتی راستی اف فرم دهاتی ندانن یشیم بجیم شارکا گله او مشاکل و گنجا دهنا حل کردن بشوی که دیشیم بجیم بنراتیو همی دی و دویتن یعنی بس ملاحظات من هاي بوي حكومة دانا بالميكانيزم که بیت دیار کردن یعنی شواط دانا مثلا شواط دانا کادچا بیت و شواطی بیت دیار کردن کانال راگاندن از بارم یعنی نه دیاره که شواط میکانیزم بله که شواط پروژه هایی که در چوی دوی پروژه هایی دامو شواط انتاد که دست نشان کنن و پیشترجی به شواطارن کرمانجی سری و خاری هر دوک می بود تماشاوانان خواندن کان مرچنه بله لسر همان بابت آکار لشاری سلیمانی لگرمانه ام کتا باش که کار ام کتا ما برازم
سپاس لە ئێستادا بڕیار داوە لە چارچۆی بودجێ 2011 25,000 دەرچۆی زانکۆی پەیمانگەکان دامەزرێنێ ئەم قەرزی بچووکێش بۆ ئەو گەنجانەی کە بێکارن ئیرادەیەکی باشیانەیە کە بنە خەوانکار و توانایەکی باشیانەیە ئەمە تاچەند دەتوانێت هەر هیچ نەبێت بەشەیەکی باش ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان چارەسەر بکە بەڵێ بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس هەروەها ئەمڕۆ من چووم بۆ ئەم قەرزی بچووکە چەند ڕۆژێک لەمەوە پێش ئینەکە فۆرمم پڕ کردوێتەوە و ئیتر ئەمڕۆ چووم کەفیلێکم برد موچەکەی 540,000 بوو و چوومە لای دادنووسەکان وتیان موچەکەی ئەبێت لە ملیۆنە کەمتر نەبێت ئایا ئەمە بۆ فەقیر و بێکارانە؟ مەبەستت چۆنی تو بەوەبی بۆی قەرزی بچووک وەربگریت؟ بەڵێ چووم بۆ قەرزی بچووک وەربگرم و بەڵام وتیان ئەو موچە خۆرە کە دەبێت بە کەفیلت نابێت لە ملیۆنە کەمتری هەبێت ئتر نازانم ئایا ئەمە بۆ فەقیر بۆ گەنجانە؟ ینی مەبەستت ئەوەیە داوای کەفیل لەوێ کردووە بۆی سودمەند بێت لەم پڕێ کەفیلێک کرد بێت موچەکەی لە مانگی ملیۆنە کەمتر نەبێت بەڵێ بەڵێ کای سەلار لە هەولێرەوە ئەم کاتەوە باش کای سەلار السلام عليكم. عليكم السلام. بەڕاستی حکوومەت کارێکی باشی لە بۆم گەنجانی کوردستان کردووە دەستخۆشی دەکەین بەڵام کارەکە زۆر کەمە یعنی بە 15 ملیۆنی بەڵێ دەستخۆشتان دەکەم و زۆر سپاس غەریبمان لەگەلە لە شاری سلێمانیم کای غەریب ئەم کاتەوە باش هەموو کاتێکی کاتیەوەش باش زۆر سپاسانەکەم دەستخۆشی سپاس کای غەریب لە پێشینەی خانوبەرە خەڵی گلەی لەوەی کرد کە ئەم واستەکاریە زۆر هەیە بێژگەلەوە گەلێ خەڵی داوای واستەی کردووە کە کەسێک ببێ بە کەفیریان ئەم کەفاڵەتە داوای پارەیەکی خەیالی کردووە تا 25 گەلە داوایان کردووە لە ئێستاشدا کە پەیوەندیەکمان لە شاری سلێمانی هاتووە ئەڵێ ئێستاش داوای کەفیلێکن کە بە مەرجێک لە ملیونێک معاشەکەی کەمتر نەبێ ئەمە تا چەند ئەستەنگی دروستەکە بۆ ئەم مەسەلەیە برای بەڕێزم ئەوە تەبەن پێشەکیە بێت دەستخۆشی لەو ڕۆژانە بکەین کە حکوومەت هەنگاوی بۆ ناوەڕاست ناکرێ هەمووی زەڵبی بەسەرا بهێنرێ بۆ نمونە کە ئەوە یاسایە ئەوە قانونی کەفالەتە لە کاتت عەدلا هەیە ئەبێت تۆ کەفالەت هێبەی کە ئەو بڕەپارەیە بفەوتێ ئایا تۆسبێنە زەمان چێ بۆی ئەو بڕەپارەیە بفەوتێ ئەبێت تۆ قەرزی بچووک بەرزی پرۆژەیەکی بکەی بیگەڕێنیتەوە کە پێی وتووە ملیۆنێکە شەردێ موچەخۆرەکە بە تەنیا 1 ملیۆنی هەبێ مەرجە بە 2 موچەخۆر بیکەی بە 2 موچەخۆر کەفاڵەتی ملیۆنەکەیە ئەمە ئاشتەنگ نییە لە ڕوویەکی ترەوە ئێمە وا ڕاهاتوین بەس لەگەڵ خراپەیە بین بەڕاستی یعنی پێویستە ئۆپۆزیسیۆن بە جۆرێکی شتات هەر کەسێک ناڕازی بێ نەگەر ئۆپۆزیسیۆن بێ سەر بەولایەنە یا بەملایەنە هەر کەسێک لە ماڵی خۆی کە ناڕازیە لە کۆڵانی خۆی ناڕازیە پێویستە دەست بخەیتە سەر باشەکان ئافرین بکەیت و دەستخەیتە سەر خراپەکان پێی بڵێ ئەمەم بۆ چاپ بکە ئەمە واقعی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەوە خەڵکی ناڕازی بەڵێ کاک محەممەد لە شاری سلێمانی لە سەرمان بابەت کاک محەممەد ئەم کاتەوە باش کاکجانم کاتەوە باش هەموو کاتێکێت پێویستە ئەو کەسانێ ببێتە کەفیل ڕزاکەم کاکە کارجان بەڵێ ئەگەر مەزادێکم پێ فەرمووی چونکە ئەم بیرۆکەی من بەرنامەکەی جەنابەت قەشەنگترەکە جوانتریەکە و هەمووشمان یەک هەدەفمان ئەوەیە ئێستا بەڕاستی ئەمە گەشتوینتە قەناعەتێک ئەم شاشەی ئێوە بۆ بە شاشەی هەموو کوردستان من دیقەتێکم هەیە لەسەر ئەم تەلەڤیزیۆنەی ئێوە لای خۆم تۆمارم کردووە ئەو کەسانەی کە پەیوەندیەکەن لە ناوچەیەکە نییە لە هەموو کوردستانایە لەبەرەوە زۆر دڵمان خۆشە ئەم ئێوە مەسیجێک و نامەیەکی باش بگەین بە هەموو کوردستان بەڵێ کاک محەممەد ئێمەش هەموو هەدەفمانەوە بەبێ جیاوازی خزمەتی کۆمەلگای کوردستانی بکەن نەکرد بە تایبەتی لە باشووری کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە شاشەکەی جەنابتەوە لە شاشەکەی NRTەوە من بیرۆکەیەکم هەیە ئەی خەمە سەر ئەم پرۆژەی حکوومەت فەرموو ئەمە ئەم پرۆژەیەکی چاکە ئێمە پێشوازی لە هەموو پرۆژەیەکی چاکەکەین خاصەتەن ئەگەر بۆ گەنجان و چاکسازی بێ و هیوایەک با بە گەنجان بەس ئەمە چی ئەکتیڤەکە ئەبێ ئێمە مامۆسای جامیعەکانمان زانکۆکانمان بکەونە ئەوەی کەوا پێش بینێ وەکو چۆن ئەڵێ بەرچاوی گەنجەکان
ڕوونکەنەوە لە ئێستەوە بۆ ئەو پرۆژانەی کەوا نابێتە هۆی زەرەر گەنجێک ئەگەر ئیمڕۆ 15 میلیۆن 20 میلیۆنی بیتێ بڵە بڕۆ ئیشکە نازانێت چ ئیشێکی پێکا بۆیە ئەمە ئەبێتە هۆی ئەکتیڤکردنی جامیعەکانمان ئوستازەکانمان ڕۆشنبیرەکانمان ئەوانەی کە لە مەجای ئابوووریە بێن پرۆژەیەک تەقدیمکەن بڵێن ئەو پرۆژانەی کە ئێمە پێویستمانە کە کاریگەری هەیە کە قابلی زەرەری کەمترە بۆ ئەوی نەکەوینە وەزعەیەک بەیانی تووشی قەرزار و گرفتار بین ئەمە واکە کە جامیعەکانمان ئەکتیڤکە بۆیە من حەز دەکەم حکوومەت لە ئێستەوە مشوری ئەوە بخوا پێش ئەوەی ئەو پارانە بخاتە گار ئیعازێک با بە مامۆسایری جامیعەکان بۆی ئەوانیش پێشەنی ئەم قەرزە بن ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا هەمومان دەست لە ناو دەستا ئیشێکی باشکەین چونکە ئیمڕۆ گەنجێک پارەی بیتێ هەر لە خۆیەوە ئەچێ ئیشێکەکە کە لە ئەخیرا مستەقبەلەکەی نازانێ بۆیە پێویستی بۆیە کە پێشەنی بکەیت پێشوازی لێ بکەیت بەرچاوی ڕوونکەی لەسەر ئەو پرۆژانە و چ باشە و چ باشە و پێویستیمان بەچیە و بۆ ئەوەی کەوا شتێکی باش دەرچێت. بەڵێ محەممەد بێگومان پێشنیاری تۆ زۆر لە جێگای خوددا بۆ پێویستە پلانێکی هەمەلایەنە هەبێت بۆ بەرچاوڕۆنی گەنجان کە ئەم پارەیە لەسەر چه پرۆژەیەک ئاراسەیە بەکاربێنێت. تەماشەبانە نێجا لە باژارێ سلێمانی ئەمدا بینین کا گەل لەسەر هەمان بابەتچا خەبەر دەدەگەل و بەڕای من ئەو 15 میلیۆنە تا ڕادەیەک باشە چونکە هەموو گەنجێک ناتوانێت کاسبی بۆ 15 میلیۆنەوە بکات ئەگەر بیان توانێت پرۆژەیەکی باش بکەنەوە تا گەنجەکانیاندا مەزانایە ئەوە شتێکی باشتر لە 15 میلیۆنەکە چونکە کەسە گەنجێک لە وڵاتێمە 15 میلیۆن وەرگێت ئەتوانێت بۆ شتێکە بەکاربێنێت بەڕاستی هەموو کە گەنجەکانی بیر ناکەنەوە بچن ئەو 15 میلیۆنە بتوانن مستەقبەلی خۆیانی پێدابینکەن لەبەرەوە گە پرۆژەیە بووایە شتێکی کە بوادە مەزرانە تاعین بوونایە سابت بوونایە ئەو زۆر باشتر بوو لە 15 میلیۆنە بەڵام تا ڕادەیەک ئیسفادە هەیە بۆ کەمێکیان نەگوڵمیان ئەو لەسەر حکوومەتە ئامێنێتەوە ئەگەر حکوومەت کارگەیەک بۆ گەنجام کاتەوە لەوانەیە کارگەکە باشتر بێ لە 15 میلیۆنی کە ئێسایەن بە گەنجەکان کە ئێسا کە 15 میلیۆنەکان لەوانەیە ئیشوکار لە ناو بازارە هەر نەمێنێ بەبوونی ئەوەی کە 15 میلیۆنیان بە گەنجان بۆ پرۆژەی بچووک کە ئەویان تەڕح کردووە بیان بە گەنجان ئیشێکی باشە بەس بەڕای من ئەوە دوو لایانی هەیە هەنێک گەنج هەیە کە زۆر شتی لە بەردەمە ئەتوانێت بۆ 15 میلیۆنە شتکە بەڵام هەنێکە هەر لە خۆیەوە یعنی ئەوە وەرەگرێت و بەس نازانێت دوایی چۆن بیاتەوە چی بکات چی نەکە بەس ئەگەر کارگەیەکی یا شوێنێک بکرێتەوە کە گەنجەکان ئیشی تیا بکەن بەڕای من ئەوە باشتر بوو ئەو پارێ بخەنە بەردەم گەنجان دوایی لەوە ناچێت سەرکەوتوو بێت لەوانێ هەنێکی ئەو بۆ 15 میلیۆنە شتێ بکە بەڵام هەنێک گەنجی تر ناتوانێت بیاتەوە دوای تووشی کێشا بێت. بەڕای من ئەو پارەیە کە ئەدرێ بە گەنجان شتێکی باشە بەڵام بۆ ئێستا ئەوە باش نییە چونکە ئەگەر لە گەنجەکانی ئێمە لە شوێنێک ئیشکەنیان شوێنێکیان بۆ بکەنەوانێت تەبعاان پرۆژەی زۆر هەیە ئەگەر لەو شوێنانە کار بکەن زۆر باشترە لەوە چونکە هەندێ گەنج ناتوانێت چۆن ئیش بۆ پارەوە بکات و کاتە پێویستە مە شوێنێکی تریان بۆ بکەنەوە و بەنەوعێکی تر بتوانن خزمەتی گەنج بکەن. پێم وایە ئەو 15 میلیۆنەی کە وەک قەرزی بچووکە بە گەنج تا ڕادەیەک ئەبێتە هۆی نەمانی بیەکاری بەڵام ئەمەوە ناگەێنێ ئەبێتە هۆی بنبڕکردنی تەواوی بیەکاری بەڵام تا ڕادێک ئاراسانەکە بۆ گەنج بۆ بتوانێت زیاتر پرۆژەی چاکتری هەبێ پرۆژەی لە ناو کۆمەلگەدا زیاتر دەرکەوێ بەڵام باشتر وایە حکوومەت بیت لە جگە لەم پرۆژە بیت لە پرۆژەی باشتر بکات و زیاتر خزمەتی چینی گەنجان بکات. بەڵێ تەماشەوانە نێجا لەسەر ئەمان بابەت ئاکو دیگەمە لە قەرەداغ ئێوارەت باش کاکێکۆ ئاکو لە قەرەداغ ئالۆ بەڵێ فەرمۆ هەڵۆ لە چوار قورنەوە کاک ئەکۆ ئەوە کاک بەڵێنی جەنابەت لە چوار قورنە فەرمۆ لە دەستخۆشی لە حکوومەت یاریمی کوردستان دەکەم لەسەر بەرنامە جوای ئەو قەرزی بچووک بە گەنجان بەڵام داوایەکم لە بەڕێستان هەیە کێشێکی بچووکمان هەیە لە شارۆچکەی چوار قورنەوە فەرمۆ ئەگەر لەسەر بەرنامەیەکی دابەزێن لەسەر تەمینی حەقار حەقار لە چ ڕوویەکەوە بەڵێ لە چ ڕوویەکەوە لەسەر ڕوویەکەوە ئێساکی وان حکوومەت یاریمی کوردستان ئەو بەرنامەی ڕەفز کردەوە ئەوەی کە بە سەهم دەیدات سەهم ئێستا حکوومەت ئەو بڕیاری ڕەفز کردوە داوان لە حکوومەت یاریمی کوردستان دەکەین ئەگەر بۆ ڕێنمانەدا بچیتەوە سەفای قەرشمولی ئێمەشکە ئێمە دەستخۆشی لە حکوومەت یاریمی کوردستان دەکەین دڵنیاشین ئیشەکەی
بەڕێنمایان دادەشتەوە ئیشی باشش دەکە ئیشی باش کردو بۆ ئێمە شیوادارین سەرنجەکانت گەشت بن کایکی بەڵێن بەڵێ کای کاروان لە باژارێ مووسڵێ ئێوار باش ئەم کاتت بازار ڕزگار هەموو کاتێک کای کاروان بەڵێ لەگەڵتم فەرمو لەسەر تەوەری ئەمڕۆ بەرنامەکەمان زۆر سپاس باشی فەرمو کای کاروان مووسڵ لەگەڵتامە زۆر خۆشحاڵین لە مووسڵەوە ئەرێ باشە ناوچە دابڕاوەکانە گریە ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنێکت کەسکێ بۆیە باشە جەمالەیەکتر بێ بە پێی ئەم پرۆژە یاسایە ئەمە ئەو چارچێوای گرێتەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیدارەیەکە و هەر سێ پارێزگاکانی هەرێم کە لە چارچێوەی بودجێ هەرێمی کوردستاندا بە سەرمووسڵین یعنی ئێمە سەرمووسڵی بینە ئەدگرێتن وان ناوچە دابراوەکان و تیمۆسڵ وەکی شنگار ئەس بۆرم وان دەڤەڕان بە ناگرە ناگرێتن بۆچی ئێمە شەر هەرێمی کوردستان گریمانەوە نییە بەڵێم لە ئێستادا لە ڕووی ئیداریەوە ئێوە سەر بە حکوومەتی مرکزینە لەوێ بودجە ئەو ناوچانە دابی نەکرێت ئەمە بەس ئەو سێ پارێزگانە کە ئەم سێ پارێزگانێکەوە چارچەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاک کاروان لە شاری مووسڵ اینجا ئەگرێتەوە بەڵێ باشە پرسیارێکی تر هەیە ئەو کەسانەی موچە خۆرن ئەگرێتەوە یان نا نە ئەوان ناگرێتەوە باشە زۆر زۆر سپاس سالم لە باژارێ دووکێ ئێوار باش کاک سالم ئێوار باشتر لێشتەڕازی بێت حالێتەیەەکە ئەس گەلێک باشن تو چاوانی فەرمۆ لەسەر بابەتێ مە ئێرۆ گەل و پرۆژێ پێدانا قەرزێن بچووی بگەنجان تو گەنجی کاک سالم بەێ تو دەخوازی ئەف پرۆژە چاوە بە ئەف پرۆژە چاند دکارە گەنجان بکەتە خۆدی کار سپۆتی حکومەتە هەرێمێ دەکەین بەێ بۆی پرۆژەی بەسە پرۆژە ینی ماوەی کێمە مدێ 4 ساڵان یعنی چی گەنج وەسانینەک و موچەکی وەسابیت بەرامبەروی موچەیک و بۆ حکومەتێ وەگەڕیتەوە ینی گەنجێ مەرێ تێگەل وێ ئاسانگە بوو چێبووی نشيتن في متبذر دفع اگر ما مدي موچه استفسر بيدن استفاده استجوار جديد ناس بينم ولا سوشيال حكمت عربيتين ولا سوشيال واجد ثاني ارتي نخمكور لي ملاتيناوي تعبينا امجي فيدارين خدمات ما بدليا بيت كايك سالم لباجر دوك سباس ريباس معنا دوا بيوندي لشاري سليمانيه كايك ريباس وارد باش برنامج على جماعه مدريس ان شاء الله زور سپاس والله برز مزاين شي خوي ام فورم تذكرنا شتي باشا بلا والله ام فورم انا قماني درت لو خوشي لزماني بكار قال 2006 من شي بن انا كبكار بوم براسي يك مجتمع واقيتر حكومتي هرم او مشين نداو او تا شهر ام صلنا او صلنا بس جمع بروجانا شهر بكو بروجاي تريديت بكو بروجي سلفي عقار بكو نشينان حتى تزورك كايكري بس تكاتك كان بروجي اسا لبرلماني كردستان او درچو لكاتك ك وزيري کارو کاروباری کومالاتی که مثلا پرشی پروژه که به لدوانی که روزنامه‌نویسی دا روزی 16 من دستین شان که بوده باشکینی فرمکان که حتی پارج بو ترخان که به میلیاردها دینار كاج ازايج كاج براسي راسك تعرف تخراك بلام او فرمانش هذوك فرماني تعين بون لنا جزاك حساب تعين ابو ب 3 مليار دينار ابو ترخاك دوا او ماني هشتا فرمود شن ماني ما ابو تعين بون او او بجش يا مدان امش بمو هذوك بروجيت ريان ليت براسي بلام يودار حكومه يرم بو بروجاني خو ارتو خلشي خوار سودمت من خلشي دولمان خلشي براسي هالبرس و بار خوشوي دەستخۆشی زەبەنەکەت سپاس کاگەڕێ باس ئێوارەت باش لەسەر تۆڕە کۆمەڵاتی بینەران دیار یاسین ئەڵێ ئەم پرۆژەیە زۆر پێویست و گرنگ بوو بێکاران بە تایبەتی بوو گەنجان سوپاس بۆ حکوومەتی هەرێم بەڵام هیوادارم بری پارێکە زیاد بکرێ بەڵێ ڕێبار نەپاخی دەبێژیت ئەس ئەف قەرزێت بچووک تشتێکی زۆرێ باشە چونکی هەندێک کەس بوارێ کارکردنێدا زیرەکن بەس پارە نینە کۆوی کار بکەن بێگومانە بەش دکارە ئالیکاریان بکە هەروەها هەکاریش دەبێژە بەڕای من تەڕادەیەکی زۆر ئەم پرۆژەیە سەرکەوتن بەدەست دێنێت ڕێژەیەکی زۆر بێکاری چارەسەر دەکات بەڵام هەندێک پرۆژە بەری پارەکە کەمە خۆزگە بەری پارەکە بە پێ پرۆژەکان باە ئێمە شیوادارین خۆزگەی تو بگە هەروەها یادی دڵ ئەڵێ زۆر سودی هەیە بەڵام گەنجی کوردستان فێری ئەوە نەبووە بۆ خۆی هەوڵ بدات هەمیشە ناڕازەیە و دەیەوێت هەموو شتێک بێتە بەردەستی ئەوەش لە هیچ شوێنێکی ئەم دنیاە ئەمە بوونی نییە ئەگەر ئەم قەرزەی بچووکەش بدرێت گەنج خۆی هەوڵ نەدات بۆ پەرەپێدانی توانەکانی خۆی
لەو برواە دەم سەرکەوتو نابێت پارە هەموو شتێک نییە تەنها هویەکە بژیان تەماشاوانە نێژا سنگەر محەممەدی شاڵێ شتێکی زۆر باشە بەس هیوادارم بەس ئەو کەسانە نەگرێتەوە کە واستایان هەیە یان تەسکیەی حزبیان هەیە هەروەها کۆیان عەبدۆل ڕەحمانیش ئەڵێ مەرجی زۆر خراپە یەکێکی لەوانە ئەبێت ئیشێک بەدەستەوە بێت لە 40 ملیۆن کەمتر نەبێت ئاخر من ئەپرسم 40 ملیۆنم هەبێت چی پێویستم بە 15 ملیۆنی حکوومەت هەیە بەڵێ ئازادیش ئەڵێ گەرە پرسیارێکی تایبەتی هەیە هەڵمەت عەبدوڵڵا شاڵێ بەڕاستی ڕەشبینم بەرامبەر هەموو پرۆژەکانی حکوومەت چونکە خەڵکی بە فەقیر و هەژار سوڵمەت نابن بڕیار هەمبەریش ئەڵێ بەڕای من ئەم پرۆژە شتێکی باشە بەڵام ئەگەر ماوەی دانەوەی پارەکە درێژ بکرێتەوە باشترێ سوپاس بەڵێ تەماشاوانە نێژا بابەتە مەیر و تایبەت بوو لەسەر پرۆژەیە قەرزێن بچۆک بە گەنجان ئایا بە تا چەند دکارە ڕێژە بێکاریە ئەنکو بێکاران لە هەرێمە کوردستان بکێتە خۆدیکار بە تایبەتی گەنجان و ئەف بڕیارژی وان گەنجان ڤەتگرە ئەوێت تەمەنیان دناوبەینە 16 بۆ 35 ساڵیەدایە بەڵێ لەسەر هەمان بابەتگەرە چند سەرنجێکی دی بوومە لەسەر تۆڕە کۆمەڵاتی هاتنە ژەوانە زانیار ئۆمار دەبێژتن ناوەڵە بەس ناتوانین هەروەها سۆران قادر ئەڵێ دەکرێت ئەم پرۆژەیە گەنجانی کارتری کەرتی تایبەتیش سودمەند بن لێی ئەو کات بە تەواوی خەڵێک سودی لێوەربگرێت بەڵێ هەروەها زیاد ئەدنانیش سەرنجە خۆی بەم شێوەیە خەتەڕەوە پرۆژەی قەرزی بچۆی کارێکی باشە بەڵام مانەوەی گەرانەوەی قەرزەکە زۆر کەمە بوو نمونە ئەگەر 10 ملیۆن وەرگری لە ماوەی 5 ساڵ دەبێت بیگەرێنیتەوە ئایا چی کارێکی بکات تا ساڵانە 2 ملیۆن بگەڕێتەوە ئەی کەسەکە مەسرۆفی خۆی بەڕای من هەنگاوێکی باشە بەڵام داواکاری حکوومەت ماوەی گەرانەوەی زیاد بکات بەڵێ تەماشاوانە نێژا دیارە گەلێک کۆمنتێندی لەسەر هەمان بابەت هاتنە ئەف پرۆژەیەژێکی بێگومان وەکو مەرج ئەم دەخوازین مەرجێتوانجێکی بۆ بینەران دەستنیشان بکەن و گەلێکیش ئەوان و تەلەفۆن کردی مەرج نەزانینە دمادی هەفتەمدا یاسایی هاتیە خاڵایەکەمدا دەبێژە پێدانە پێشینە بێلاوان یان بۆ کۆمەکە لاوین بەشداربووی لە گۆڤان مەرجێن خارێ دەبە یەکەم پێویستە لاو بیت و هاوڵاتی و ئەکنجیبوویە هەرێمە بیت نابێت کارمەند بێت لە سازیان حکومی پێویستە خوددان شانێن داڕایی لاواز یان سنووردار بیت هەروەها هەڵسەنگاندنە مفایە ئابووری وان پرۆژان بژەوانە ئەنجام بدە جاریە جواتە ڕێڤەبرنا سندوقی بێتەکردن دەوێت پرۆژە جاریە ڕێڤەبرنا سندوقی بهێتە تومارکردن دوام پێدان و وەرگرتنا پێشینێ لە گۆر ئەوان شیرەتێن جواتێ ڕێڤەبرنا سندوقێ دەبە بەڵێ تەماشاوانە نێژا گەلێک سەرنج بووم هاتن لەسەر ڕێڤێ بابەتە مەیرۆ شوانە لە کەرکووکی ئەوان دەڤێن ڤەقەتکەی ئەوانژی گازندەت کردن بۆ ئەف پرۆژەوان ڤەناگرە هەروەها لە گەلێک باژاران پڕانیا دەڤێن هەرێما کوردستانê بۆ چوون لە سەروەیەکە بوون کو ئەڤەت شتێکی باشە بەس دەهێتە کردن ئالیەتی جیبەجیکردناوێ ئالیەتێکی تەندروست بۆ ئالیەتێکی بێلانە بە خەڵکێکی ئەو خەڵکی مفامەند بەژێوێ ئەوێک و فعلا مستحقق و مفامەند بە ئەو گەنجین بێکار ئەوێ خودیە ئیرادەیە خودیە بیرروکێنجانە لێ دەست کورتن نکارن پرۆژەیە بێخەنەکاری هەروەها بیرروکێکە گەلێک جانتر بوو ماهات لە سەروەیەکێ پێویستە عالیە زانکۆژاریە ناڤەندên ئەکادیمیên پسپۆر ve plan bêne danêt ev plane bûvan gencan berçafroniyan destnîşan bike û bûvan gencan planekê baş dane boî ev parê wergire bikar be di çarçûvê karekê da vî pareyê mezêxe ku bibe ev kare hem bû jêrxanê aboriya Herêma Kurdistanê û hem bû wî projeyek bibe projeyekê berhemdar Bi vê çandê jemaniya dawiya babetê me îro yê bername mayekê xelek gelek supasiya evkarên xwe ji pişka kontrolê û kamêremanan dikem û gelek supajî jî bo hewe dixwaze lêborînê ji hemû wan temaşevanan dikein ku hewildan peywendiyê bikin bes peywendî nekirî vî darîn careka din xizmeta wan bikein her şad bin